دەمەوەکو زیادەکارێک لەسەر قسەکانی جەنابەت بەشێکی زۆری ئەو کێشانەی باست کرد ڕەنگە تەنیا لە وڵات و لە هەرێم و لە ناوچە و لەو ژینگەی ئێمە نەبێت لە دنیا ئەو شتا بێ بەڵام لە ناوچە زیادیاکان و ناوچەکانی تر ڕێژەیە ڕەنگە کەمتر بێ ڕەنگە زۆر زیاتریش بێ دەمێ باسی ئەوەت لەگەڵ بکەم وەکو پرسیارنەوەکو زیادەکارێک بۆ قسەکانت کۆمەڵێک سایت و ئەپلیکیشن و پرۆگرام هەیە ئێستا کار لەسەر یەک شت دەکا منداڵ ڕابکێشەوەکو بەکارهێنەر بۆ ئەوەی بینەریان زۆر بێ قازانجێکی مادی زۆر بکەن و سوود لە دامەزراندنی بەرهەمەکەیان بکەن لەو کاتەشدا خێزان هۆشیار نییە لە بەروێ منداڵەکە موبایل بەکاردێنێ بەبێ سنوور بەبێ چاودێری دایک و باوک و لەو کاتە منداڵەکە دەبێتە قوربانی و ئەوانی تریشکە بەرهەمەکەیان دانا و قازانج دەکەن گرنگە کە دایک و باوکان هۆشیاری ئەوەیان بۆ منداڵەکان هەبێ کە لە کاتی گونجاو و لە شوێنی گونجاو بە شێوازێکی گونجاو موبایل بەکاربێن ئەگەر ڕێیاندا دیمەنێک دەبینین ئێستا ئەو منداڵانەی کە تەمەنیان ئەوەندە زۆر گەورە نییە لە تەمەنی سەرەتای چوونە قوتابخانەن بەڵام ئاڵوودەی بەکارهێنانی مۆبایل بوون ئەمەش کارە ساتێک بێکەوە دەبینین پاشان دڕۆینە سەر بابەتێکی تر دیمە خان چۆنن؟ هیچ ئاگیان لە منیە لەبەر بەکارهێنانی مۆبایل و جبس خواردن دیمە ئەو چ دەکەی؟ مۆبایل؟ پێ دوایە شتێکی باشە؟ پێ دوایە؟ مۆبایل لۆ دەیکەی باشە دیمە خان مۆبایلەکە دانێ بیدە من ئەو دایە تویان بەخۆت بردت بەخۆت بردت؟ باشە دەمەوێت شتێکتان پێ بڵێم زۆر بەکارهێنانی مۆبایل کاریگەری خراپی هەیە لەسەر ئەوەی کامە دەرسەکانمان تێبگەین و بە باشی لە دەرسەکان تێناگەن تەرکیزیشمان خراپ دەبێت سلامە هەر مۆبایل بەکاربینە بەیانی کە مامۆستاکە زۆر قسەمان لەبوو دەکات لی تێناگەن لەبەر چێن چونکە تەرکیزمان لەسەر قسەکانی نابی چونکە خەوەکی خراپمان هەبە زۆر مۆبایلشمان بەکارینە باشە جانی من ئەوە جبسیش دەخۆن بەبێ من دەیخۆن جانی من ئەو خواردنانە باشە بەڵام دەبی کەم بیخۆین کە دایە هێشتی بیخۆن یان ئەمن ئیزنمدان بیخۆن ئاساییە و ڕەنگە بە خۆتان بڕۆنە دوکان شتێک بکڕن لە بۆ تەندروستیتان باش نەبی ئەمە بە خۆمان شتەکانتان لە بۆ بکڕین باشترە باشە کێشە نابی دڵتون نابی ئاساییە هەر بژی کچە جوانەکەی خۆم ئەو کچە جوانەی خۆشم ئێستا کاتی چیە درەنگە زۆر درەنگە ئێستا کاتی چییە چیم بخەوین وانە